باشە کاک دکتۆر یعنی منیش حەز دەکەم ئیشێکەمە بۆ ئەو خەڵکە ئێمەشی بین بۆ دایانگە ئەیبین بۆ دایانگە و یان بە ئەو ئیشکەرێکمان بۆ گرێ لەو ئەجنەبیانە بۆی ئەوی ئێمەش نیبین بۆ دایانگە یعنی ئەگەر ئەو بڵێ ئەو شوێنە باش نییە شکر بۆخوا ئێمە لە هیچمان کەم نییە و پاری باشیشمان هەیە. یعنی ئێزا تۆ سووری لەسەرەوەی هەرچی بۆ ئیشکردن کە و باسی مناڵەکەیەکە مناڵەکە بن بۆ دایانگاوەنێ یا ئەم ئافرەتە فلیپینی و نازانم چیانەیان بۆ دابینکەن قسەوەیە ئەتوانی ئەوە بکەی قوربان کاک دکتۆر ئێمە لە هیچ شتێکمان کەم نییە دوایەوە مناڵەکەمان لێسای 1 ساڵە پێویستی بە سوز و خۆشەویستی دایکی هەیە جاری وایە ئەو ئێسا ئەڵێ بیبین بۆ دایانگا جاری وایە ئەو بیانوە بۆ منێنێتەوە باشە نایبین بۆ دایانگا با کەسێک ئاگای لێ نەبێ ئەیبین بۆ لای دایکی خۆم یا ئەیبین بۆ لای دایکی تۆ بەڕاستی ینی یەکەم شت دایکی من زۆر بەتەمەنە نەخۆشی لەگەڵایە زەخت و شەکری هەیە حوسەڵ و توانای ئەوەی نییە کە بە دوای مناڵێکی 1 ساڵا بێت و پاکی بکاتەوە و شیری باتێ و بەردەوام ئاگاداری بێت. دواتر دایکی من وەکوتە حوسڵەی ئەو شتانەی نییە و ماڵی دایکی من و دایکی خۆشی لە ئێمە زۆر دوورن یعنی من جاری وایە ئاگادارم ئەو شیری خۆی نایاتێ بە مناڵەکەمان شیری قوتوی ئااتێ بۆی ئەو بیانوەری منیش ببڕێ بڵێەوە تا خۆشیری خۆشم ناخوا ئەو تەنها بیر لە خۆی کاتەوە بیر لە ئیشکردنەکەی کاتەوە خۆی مقارە ناکە بە خەڵکی کە ئەڵێەوە تا خەڵکی کە خۆ مناڵیشان هەیە و ئیشەکەن باش آخر خەڵکی کە ڕاستە مناڵیشی هەیە و ئیشەکە بەڵام مناڵەکانی 1 ساڵە من لام سەیرە کاک دکتۆر یعنی ئەو ئەڵێ دایانگە خراپ بۆچی دایانگە خراپە یعنی ئەو خەڵکە بۆچی هەمویان مناڵەکانیانە بن بۆ دایانگە یعنی ئەگەر دایانگەش خراپە ئەتوانێ یعنی کەسێک بگرێت بەکریان شتێک بێنێتەوە بۆ ماڵ ینی چاویشی لێ بیانەوە تا بیبین بۆ ماڵی کەسێکی نزیکی خۆمان یان ماڵی دایکی ئەو یان ماڵی دایکی من یعنی ئەمە چ کێشەیەک دروست دەکەن ئەڵێ ماڵی دایکی دووکمان دوورە یعنی تۆ ئەگەر تێوێ ئیش بکەی خۆ دەزانیش لە ساعت 8 دەست پێکەوە نییە ئەبێت تۆ لە ساعت 7ەوە هەستیت و لە 7 و 4 بشیتە دەرەوە 7 و نیشتنی وایە بەخوا دوورە ساعتێکیوێت تا بە پاس و یا بە تەکسی و نازام چێکەی باشە ئەنی پرسیاری لە جەناوکەم مناڵێکی ساوە تۆ بەڕاستی زانی لە حوتی بەیانی و مناڵە هەستێنە مناڵی ساوەش و کاتی خەوی زۆرترە وەکو مناڵی تر نییە ئەگەر مناڵێکی ئەتیادی 8 ساعت خەوێ و لەوانی 12 14 15 16 ساعت دەخەوێ یعنی تۆ پێ و باشە ئەم مناڵە 1 ساڵە هەموو بەیانە هەڵتەکەڵتە خەبەری بکەیتەوانێ لێرەوە بیبێ بۆ ماڵی دایکی ئەو یاداوە لە دایکی من ناتوانێت لەوەری زەخت و شەکرێ فعلا یەکێ بە تەمەن بێ حوسڵی مناڵێکی 1 ساڵان چیە ئەمە بێ دایبی بگۆڕێ ئەمە بێ شیری بیت یا قوتوتر ئەگەر تۆش نەوێ بێ شیری قوتوی بیتە اینجا شیری قوتوەکەش کچی منەکو شیری دایک نییە ینی لێرەیە بەڕاستی ئەگەر وا بێ هەڵەیەکی گەورە و کردووە شیری خۆتی نێتێ شیری قوتوی بیتە بڕۆ پرسیار لە پزیشکەکان بکە پرسیار لەوانە بکە کە شارەزاییان هەیە خوای گەورە ئەو معمەلەی دروست کردووە ئەو شیرە طەبیعی ئەزانی چەند قازانجی مناڵی تایە گوناحە تاوانە تۆ لێ بێ بەشکەی خوشکی من چۆنەچی شیری قوتوێتە هەتاوەکو ئێستا یەک معمەل یەک کارگە لە دنیاە نەیتوانیوە وەکو شیری دایک دروستیکە هەستن لە سەرەتا هەر لە دوای لە دایک بنەوە شیری دایک پێڵەن ژەک زەرباوێکی خستە مناڵ پێویستی بەوەیش معمەلێ ناتوانێت دروستکە دوای مەناعیتە لە شیری قوتووە مەناعە نییە دوای ئەوە پلەی گەرماکەی وەکو جسمی تۆ وایە 24 ساعت وەکو یەک وایە ئەمە ئاوی بۆ گەرم کە اینجا بیخەرە سەر پێست و نازام ساعت دەگەر مەشتە اینجا مەمەی بۆ بشوە پیسی و چەپەڵی خۆ دەزانانی ئێستا ئاو چی ینی ئەمە گوناحێکی گەورەیە بەخوایکی کچی من لەم دوو ڕاستە تۆ جەنابە دەڵێی با من لە جیاتی ئەو بۆ ڕوونکەمەوە لەوانێ من سپۆڕێکم لەو بوارەیە بێ ئەو شارەزایی نەبێ خەڵگەی با بۆ دایانگا بەس کاتێک مناڵێک من خۆم لەگەڵ ئەوەیان نیم مناڵێکی 6 مانگ 7 مانگ 8 مانگ ساڵە وەختیش بیبێ بۆ دایانگا ئەگەر دایکەکە توانای دارایی باش بێ بتوانێت خۆی بەخێویکە خەڵگەوتە 2 ساڵە مامۆستای جامیعەی ئیجازەی ویلادە دایکایەتی وەرگتۆ مناڵەکەی بەخێوکە کچی من کە خۆی لە موەزەفە لە دائیرە مامۆستای زانکۆی واسی لێناوە ئەو 2 ساڵە ئەساسە بناغێ بۆ کەسێتێکی کچی من اینجا کەواتە تو یەکەم شیری خۆتی نیتە بیبێ بۆ دایانگا بەس پێم بڵێ کەس هەیە لە دنیاە وەکو دایک دڵسۆز بێ تۆ تەسەورەکەی مەلایکەتیش بنەوانەی لەوێن ئەو دادانە وەکو تۆ دڵسۆز بن تۆ لە ماڵەوە یەک مناڵە لەوێ 50-60 مناڵی لێ ئایا ئەو کاتیان هەیە مناڵم دایانگا خراپە دایانگا زۆر پێویستە بەڵام با تەمەنەکەی ئەگەر تۆ باری ئابوووریەکە زۆر خراپە هیچ چارەت نییە ئەڵێ بخوای و کاسبێن نەکەن شیرە قوتوەکەشم پێ ناکڕێ جلوبەرگەکەش دەرمانەکەشم پێ ناکرێ مناڵەکە ممرێ لە برسا کەواتە و کاتەڵێ قیروسیا لە خۆشەویستی و عەتف و حەنانەکە با نەمرێ مناڵەکە گرنگتر هەیە بەڵام ئێستا تۆ ئەو سەبەبە و نییە ئەو هۆکارە و نییە
بوو ئاوا مسەڕی ئێساوەڵێ ماڵی دایکی من ئەوە دایکم نەخۆشە ماڵی دایکی تۆ دوورە ئەم مناڵە چ گوناحێکیە هەموو بەیانەبی بە بۆی و نیۆڕۆ بیهێنەرەوە بەس جەنابە ئیشکەی حەقی خۆتە ئیشکەی من لەگەڵیام بەڵام تەمەنی مناڵەکە بچووکە کچی من بۆ بیر لە مستەقبەلی مناڵەکە ناکەیتەوە تۆڵی مەسەن ئافرەتێکمان بۆ بگرێ باشە ئافرەتێکی ئەجنەبی نەوبینیوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کامێرەیان داناوە چۆن تەعزیبی و مناڵانایەن یعنی ئەجنەبیە کە جارێ زمانی هەر نییە ئەم مناڵش پێویستی بەوەی ساڵە وەختە دیتر لەوێوە زمانیە پژێ ئێ باشە بە چ زمانیم ئافرەتە قسەی لەگەڵا خۆگەر کوردیش فێر بێ کودێکی شەق و شڕە مناڵەکەش زمانەکەشێ اینجا قەت وەکو دڵسۆز نییە بەخوا لەوانێ لێی با لە کاتی خۆیان هەر خەریشی مۆبایل بێت و ئەنتەرنێت بێت و لە کاتی خۆیان نەچێ فریای نەکەوێت یعنی تۆ بیر لەو دەرەنجامانە ناکەیتەوە کچی من